دەستگای خێرخوازی سۆمای چاوان لە درێژەی هاوکاریەکانی بۆ منداڵانی بێباوک و هەژار موچەی مانگی ئابی بەبڕی 50 ملیۆن دینار بەسەر 600 خانەوادەدا دابەش کرد. بەڕێوەبەری نووسینگەی هەولێری دەستگاکەش دەڵێت هەر خانەوادەیەک بە گوێرەی دۆخی دارایی و ژیانیان دادپەروەرانە پارەکانیان بەسەردا دابەش دەکرێت. دابەشکردنی موچەی مانگانەیە لێرە زیاتر لە 600 خانەوادە ئێمە مانگانە هاوکاریان دەکەین. ئێستا ئەمڕۆ 600 خانەوادە دێن بۆ ئێرکانە هەمویان هەر یەکە و موچەی خۆی وەردەگری بێ دووەکەوتن. موچەکانیان جیاوازی هەیە بەپێی خانەوادەکان. خانەوادە هەیە 2 نەفەرن، خانەوادە هەیە 7 نەفەرن، خانەوادەمان هەیە کرێچیە، خانەوادەمان هەیە کرێچی نییە، خانەوادەمان هەیە لایەکی سوکە تەقاعودێکی بۆ ماوەتەوە، خانەوادەمان هەیە هیچی نییە. لەبەرەوەی ئەمەش یعنی عەدالەت لەوەیدایە ئەوەی وەزعی خراپترە زیاتری پێ بدەین، ئەوەی وەزعی بڕک باشترە کەمتری بۆ دیاری دەکەین. سەرپەرشتیارانی منداڵی بێباوکیش باز لە هاوکاریەکان دەکەن کەوا مانگانە بەبێ دواکەوتن موچەکانیان پێدەدرێت. لە جەژن و بۆ نەجیاوازەکانیش با دابینکردنی پێداویستی زۆر بە زۆر بەسەریان دەکەنەوە. بەڕاستی ئێمە زۆر سپاسیانەکەین، یەک بە یەکیان زۆر باشن، زۆر ڕێک و پێکن، زۆر مان و ئەبن پێمانەوە، زستانان هاوکارمانن بە نەوت بە زۆپا بە مادی هاوینان عینی شت. بەڕاستی زۆر زۆر دڵی مناڵەکانمان ڕائەگرن خۆمان لە جلو بەرگەوە لە هەموو ڕوویەکەوە. بۆ من ئەگەر زۆر بەیان کەم بێ شوێنی زۆر بۆ من ئەگرێتەوە لەبەری منێنێک کە مناڵ 2 مناڵی هەتیوم هەیە وە کرێچیشم. بۆ من زۆرە ئەگەر زۆر بێ و کەم بێت بۆ من زۆرە. لە ڕۆژێکی وایە و لە زەمنێکی وایە سپاسیانەکەم. خوا پاداشتی خێریان باتەوە، خوا بام بخاتە ئەجری بەرقیامەتیان، خوا سەد ئەوەیتر یارمەتیان بدات، هی خێرخوازان هی ئەو کەسانی کە لێرەن هاوکاری ئێمە ئەکەن. بەڕاستی ئەوانە زۆر زۆر باشن. دەستگای سۆمای چاوان یارمەتیمان دەدەن، خوا خێریان بنووس، خوا گەورە ناجعدنیا قیامەتیان کە بەڕاستی کاک ئەمین هەموو مانگانە بەبێ جیاوازی یارمەتی هەموو لایەکی دەدا. بەڵێ بەڕاستی مستعقشین ئەوە یارمەتیمان دەن. ئەگەر ئەو دەستگایانە نەبن هەر بەگشتی هەر هەمویان یعنی دەستگایەکان بەس بەڕاستی من لەو دەستگای یارمەتیم 2-3 ساڵ یارمەتیم دەدەن، خوا خێریان بنووسی. سپاسی سۆمای چاوان دەکەین، هەموو سەرمانگان معاشی دەنێرن، سپاسی نامەستامینی دەکەین، خەمخۆری منداڵی هێتیمە، فێرە قورعان خوێندن و خولی خەیاتی دادەنێرەوان و زۆر ئیستیفادەمان کردێ، زۆر زۆر مەمنون سپاس دەکەین. الحەمدوللا الحەمدوللا خزمەتیان بە منداڵە بێباوکان کردێ، دەستخۆشیان لێ دەکەین بەجددی زۆر زۆر ئاگایان لە منداڵە بێباوکەکانە. وەخوای گەورە پاداشتی دنیا و قیامەتیان بداتەوە ئینشاءڵڵا. جەزاکەڵڵاهو خەیرەن. دەستگای خێرخوازی سۆمای چاوان بە هاوکاری خێرخوازان ماوەی 14 ساڵە بەردەوامە لە خزمەتکردن و هاوکاریکردنی منداڵانی بێباوک. هاوکاریەکانیش لەسەر بنەمای کەم دەرامەتی و شایستەبوون دابین دەکرێن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.